ئەمە وەختێکە بینین مەسەلەن یەکێکەکەوێتە ناڕەحەتیەکەوە لە دەریایە، ئەو کەسانی کە ئێستا دەریای ئیجەیان بڕیوە هاتوون بە ئەوروپا، یاوانی کەوتونەتە یانی و سووریانەکە ئەیان بینین، یا هەر کەسێکی ترکە کەوتە دەریاوە ئیتر مەجالی نامێنێتەوە شەپۆلەدا غەیری هاوار بۆ خوای گەورە بردن هیچی تریان نیە. ئەو کەسەی کە مولحید و بێدین خۆی نیشانداوە، دژی ئیسلامش قسەی کردو بەڵام لە بەلەمەکەیە متەبێ بێدەنگێ خۆی ناشکێنێ لە بەرچاوی ئەوان هاوارکە یاخوا، بەڵام لە ناخیشیا باوەڕی بەوە هەیە کە دەی بەڵکو خوای ئەوانە ڕزگارمان کرد. لە سەفەرێک ئابووم جارێک لە دانیمارک بە کەشتی ڕۆیشتم بۆ دانیمارک، کۆمەڵە خەڵک لە تەنیشتمانەوە بوون، دیار بوو دووسێ عایلەی تیا بوون، میسری بوون، قسەم لەگەڵیان نەکردیان جوولەکەین. دوایی شەپۆلیدا هەر خەڵکەکە هەمووی ئەوەی بێدینیش بوو لەوێ هەر هاواری خوایە کرد. ئەم عایلانە تەڵان جوولەکە بوون، دیارە مولتەزیم بوون یان نازانم الحاصل، بەڵام ئەوانش هەر هاواری خوایە نەکرد، هەرێکە هاوار و ئەنجا سەیرەوە بوو. یەکێکی دانیمارکی یا سویدی بوو، بە ئێمەیەوە دێمە هەموو سەرڕەش بووین لەگەڵ جوولەکەکانی شارەوانە سەرڕەش دیار بووین، ئەو هەموو ێزانی هەموو مسڵمان وتی هاواری خواکەتان بکەن با غەرق نەبێ سەفینەکەمە، چکە شەپۆلەکان ئاوا وای لێ کرد کە پاپۆڕەکە ئاوای لێبێ. لەبەرەوە ئەمە خۆی ئیمان نیسان لە دەریای ئەمە زۆرتر هەست پێەکە، خاستە نەگەر مەلە نەزانی و کەویتە ناخی ئاوەکەەوە، یان لە کاتی سووتانە لە هەموو لایەکت بۆ بە گڕ و دووکەڵ و مەجای ڕاکردنت نەماوە هاوار بە خوای گەورە، یان لە کاتی تەقەکردنە، کاتی شەڕە لە مەیدانی شەڕ و تۆپتەقانە مەسەن، یا قەسفی تەیارەیە، هەر تەیارەکە کە قەسفەکە تۆ ساڕوخەکانە بینیتر هاواری خوای گەورە بکەی. و هەروەها لەو حاڵەتانی ترە عادەتەن کە گەلە گورجێک بۆ دێ یا نەخۆشە کابرا نەخۆشیەکە و چەند جار دکتۆری کردەوەیتر دوای هەر هاواری خوای گەورە کە خوای شیفان بۆ بدەیت، چونکە لە مەجای دکتۆرەکان لە دەستی ئەوانە نەماوە. ئەم ئیمانە فیتریە دوایی ئەگەر بێت و تۆز و خۆڵی لەسەر نەنیشێ، ژەنگ نەیگرێ، خۆی بەرەو هۆگربوو نەڕوە. ئیمانە فیتریەکە وای لێدێ ئیتر زیاتر تەعاملی لەگەڵەکە، ڕەفتار لەگەڵ خوای گەورەکە، ئەنجا بەرەو هۆگربوو نەبێ، دوای خۆشی بێ، دوای ئیمانێکی پێدێنێ بەکردەوە ئەیسەلمێنێ. ئەوەش ئیمانی ئیماندارانە. بەڵام ئەگەر ئیمانەکە لە شوێنی خۆشی مایەوە هەروە ئەڕوا، ئەمما ئیمانی هەندێک کەس کە فیترێکەیە ژەنگی لەسەر کۆ بێتەوە یان تۆز و خۆڵی لەسەر کۆ بێتەوە.